هەموو قسە باس و گفتوگۆکەم لەسەر دیوانە شعریەکێک لە شاعیرە هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی کاویش زۆر بەڕێز مامۆستا محەممەد پاکژە هەرێک لێ مازانین کە یەکێکە لە قەڵەمە هەرە جوانەکان بگومان خاوەنی چەندین کتێبی زۆر ناوادەی شاعریە و خاوەنی چەندین بە بڵێن نووسرا و شعری زۆر جوانە کە پێشکەش بن کتێبخانەی کوردی کردووە و لەگەڵ هەموو ئەمانەشا توانیوێتی کە چەندین دیوانی تایبەتی خۆی هەبێت. دیارە یەکێک لە دیوانە هەرە تایبەت و جوانەکان کە ئەویش فڕین بە باڵی خەیاڵایە لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە لەڕێی پرۆگرامی کورسات مەگەزینەوە قسە و باسمان لەگەڵ کرد لەسەر کرد و هەروەها مامۆستا محەممەد پاکش بەڕێزیشیان خۆی لە ستۆدیۆی کورسات مەگەزین قسە و باسییان لەسەر کتێبەکە کرد و هەروە لەسەر دیوانەکە کرد بەڵام لە ئێستاە ئەوەی کە جێی قسە و باسە لەم هەواڵە ئەوەیە کە بەشێک لە شاعران وارووا هونەرمەندان هەوڵ ئەیەن کە بتوانن لە کەشێکی ئەدەبی وارووا کەشێکی هونەریە بڵێن کتێبەکانیان یاخود بڵاوکراوەکانیان جارێکی تر پێشکەش بە بڵێن هەوادارانی خۆیان یاخود خوێنەران بکەن جارێکی تر بۆیە ڕۆژی دوێنێ شاعر محەممەد پاکش توانی لە کەشێکی ئەدەبیانەیە بتوانێت چەندین تێکستی زۆر جوان و ناوازە بۆ ئامادەبووان بخوێنێتەوە و لەگەڵەوەشە کتێبەکەی پێشکەش بە خوێنەران بکات. شاعر محەممەد پاکش دوا دیوانی شعری خۆی بە ناوی فڕین بە باڵی خەیاڵ بڵاو کردەوە و باخچەی ڕێکخراوی سیدیۆی کردە شوێنی ناساندنی لەگەڵ پێشکەشکردنی چەند پارچە شعرێک. دیوانەکەی بە ئیمزای خۆی کردیا دیاری بۆ میوانەکان. دیارە محەممەد پاکش لە ساڵی 1986ەوە خولیاکانی شاری هێناوەتە بەرهەموو لە ساڵی 1990 بەدواوە کاری ڕۆژنامەنووسی کردو و زیاتر لە 200 شعری کراوە بە گۆرانی و خاوەنی مارشی مافی مرۆڤی کوردستانە و شعری کراوەتە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندنی بنەڕەتی. تا ئێستاش زیاتر لە 15 بەرهەمی شعری لە چاپراون و کەسیان دیوانە شعری و 12 شیان نامیلکەن.